من لە ماوەی 5 ساڵە بڵێم 5 ساڵە دایکم وەفاتی کردووە. تەبعەن هەموو شەوێ پێشی خەوتنم ماچی ژێری پێی دایکم و کردووە، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فەرمێ بەهەشت لە ژێری پێی دایکایە. و دوای وەفاتیشی تەبعەن دایکم ناڕەحەتیەکانی ژیانی زۆر بەسەرا هاتێ، بە پەنجەکانی دەست ئەگەر بیژمێری 13 نەخۆشی ڕووی تێکرده بوو. ئیتر کە ئاخیر نەخۆشی گورچیلەکانی لەدەستدا کە زانیم ئیتر دایکم لەدەست ئەدەم، خۆشەویستیم بۆ دایکم ئەوە نییە شەریک بۆ پەروەردگار قەرار بدەم. ڕۆیشتم سنووقێکم دروست کرد و پڕم کرد لە قوڕ، پێی دایکم خستە ناویتم دایکیان ئەم قوڕە مبارەکە ئینشاءالله شفای پێوەیە. بەس مەبەستم ئەوە بوو تەبعی ژێر پێی دایکم دەربچێت، لەبەر ئەوە لە دوای وەفاتی دایکم بەردەوام ئەو قوڕە ئەو ژێری پێی دایکمە ماچکەم و بەردەوام مامۆستاگیان 5 ساڵە من ماچی ئەو سنووقاکەم کە شوێنی پێی دایکمی تایە. ئایا مامۆستای بەڕێز لەما گوناحبار نابم؟ و مامۆستای خۆشەویستم پاش ئەمەش وەسیەتێکم کردووە ئیتر تا چەند ئەمە گوناحبار نابم لای پەروەردگار. وتومە گەر تو خوا وەفاتم کرد ئەم قوڕەی کە دام ناوە کە شوێنی پێی دایکمم داناوە لەسەری تەبع بووە، توخوا ئەم خۆڵە بکەنە سەر گۆڕەکەم، بەش ئەو خوا بە ڕەحمی خۆی ڕەحمەم لێ بکە لەبەر خاتر ئەم کردەوە چاکانم بەرامبەر بە دایکم بەرامبەر بە باوکم. ئایا ئەمە گوناحبار نابم؟ ئەمە 5 ساڵە ئەمەم لە دڵایە، بڕوات بێ دەمم گۆی نەکوڕە بەرامبەر بە مامۆسایەکی ئاینی لی بپرسم. سپاس بۆ پەروەردگار کە تۆی کرد بە نسیبم و مایکەکەت ئەم شەو وەرگرت و کە من قسەم لەگەڵ تۆ کرد و ئەمەم بۆ تۆ تەرەح کرد. ئایا گوناحبار نابە مامۆسای بەڕێزم ئەم کارە ئەنجام بدەم لە دوای وەفاتی دایکم؟ برا شوینەکەم طبعا مامی تۆ باوەڕ ناکەم لە مێژووە یعنی شتی وا بوو بێت، واجبە دایکت خۆش بێت لە کاتی بوونیە و لە کاتی نەبوونیشە، کاتی وەفاتیشەکە هەر ئەبێت خۆشت بێت. بەڵام بەو شێوازە نابێ برای شرینم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە باسی چاکەکاری لەگەڵ دایک و باوکاکات هەتا لە دنیایان، دوای ئەوەی کە لە دنیا نەمان، چاکەکاری تۆ بەرامبەر بە دایک و باوک دوعای خەیرکردنە، دوعاکردنە بۆیان، سەدەقەکردنە بۆیان، هاتوچۆی دۆستەکانیانە، ئەوانەی کەوا ڕەفیقی دایک و باوکت بوون هاتوچۆیان بکەیت. بەڵام کە ئەوەی کەوا شوێنی پێی دایکت تەبع کردووە، ئەمە قەیناوەکو یادگاری هەڵیگری، بەڵام پێویست ناکە ماچی بکەیت. بەڵام بە نیەتی شیفا تاوانبارە بی و شەریکدانانە بۆ خوای گەورە. بە نیەتی شیفا بە هیچ شێوازێ نابێت، ئەوە بە هیچ شێوازێک نابێت. ئێمە گومانمان نییە گۆڕایەڵی دایک و باوک بە پێی شەرع مادام لە سنووری شەرعایە بەهەشتی بەدواوەیە. خوای گەورە ئەفەرمێت واعبدوا الله ولا تشركوا به شيئا وبالوالدين إحسانا. لە دوای پەرستنی ئەڵڵا جەل جەلالوه خوای پەروەردگار باسی ئیطاعی دایک و باوکمان بۆ کات. خوای پەروەردگار لە دایکت خۆش بێت، خوای پەروەردگار هەرچی دایکی مردووە لێی خۆش بی، هەرچی دایکی ماوە بۆی بیاڵێ لەش ساغی کات، نەخۆشی و ناڕەحەتی لەسەر دایکەکان لابەرێت. حتمما ئینشاءالله خۆشەویستی تۆ بۆ دایکت لەگەڵ ئەو تەوحیدەیە ئەدباتە بەهەشت، یەقینت هەبێت. ئەم ڕووداوی جەنابەت شتێکی سیر بوو بەلامەوە، برینی زۆری کولانەوە، بەڵام خۆشەویستی زۆریشی بۆ دایکەکان دروست کرد. داواکارم خوای گەورە لە دایکت خۆش بێت. ئەوەی کەوات جەنابەت لەسەرت واجبە دوعای خەیرە بۆ دایکت بیکەی، دوعای خەیرە بۆ باوکت بیکەی، سەدەقەی بۆ بکەیت. یەک لە سەحابەکان کە گەڕایەوە لە سەفەرێ بوو، سەیری کرد دایکی وەفاتی کردووە و ئەسپەردەی خاکیشیان کردووە. هات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی من فریای جەنازەکەی دایکم نەکەوتم، چی بۆ بکەمە خێر؟ چی بۆ بکەمە خێر؟ باشترین خێرێ بۆ دایکم بیکەم چییە؟ فەرمووی سەقی الماء، ئاودانە بە خەڵکی، بڕۆ ئاو بدە بە خەڵک، ئاو بکڕۆ بیدە بە خەڵک، بیری هەڵکەنە لە شوێنێکە، لە مزگەوتێکە، لە ڕێگەیەکە، لە هەر شوێنێکا بێت ئاو بدە بە خەڵک.
فەرمووی بڕۆ خەیری بۆ بکە، ئەو خەیرە بە دایکت ئەگات. بەڵام بۆ ئەوەی زۆر زوو برینەکانت نەکولێتەوە بە بەردەوامی تۆ ئازاری دایکت، فیراقی دایکت ئازارت نەدات، پێویست ناکە هەموو دەقەیەک هەموو ڕۆژێ سەیری ئەو سنووقە بکەیت. مامۆستای بەڕێز جەزاک الله. بەڵام خوا خۆت ئاگداری شەریکت بۆ قەرار نادەم پەروەردگار. بەڵام مامۆستای بەڕێز کە ماچی ئەەکەم و ئەزانم ماچی ژێری پەیدایکم ماچ کردووە دووبارە. یعنی دایک نعمەتە، باوک نعمەتە، دوو دەرگایە لە دەرگاکانی بەهەشت. بەڕاستی ئەم دوو دەرگا بەسەر منا داخراوە. سپاس بۆ پەروەردگار، حەمدی ئەەکەم، شکری ئەەکەم. بەڵام مامۆستا خۆشەویستیم بۆ دایکم زیاد لە حەدە. دروستە شێڵخاچی دایکت لە ماڵ تا بێ برای شرینم، بەڵام پێویست ناکە ماچیکەیت. ئەگە ماچی شیکەی هەروەکو ئەوەی کەوا دایکت قاچی لەسەرداناوە ئەوە شوێنی دایکتە، ئەمە وەکو ماچکردن ئاساییە، بەڵام نابێ وەکو شیفا، وەکو سەبوری دڵت ئاساییە ئینشاءالله لە ڕووی شەرعەوە ئاساییە. بەڵام وەکو ئەوەی کەوا ئەم شوێنقاچێکە مبارەکە شیفای پێوەیە یا لە دەرد و بەڵال ئەتپارێزی یاخوای گەورە بە هۆکاری ئەمەوە لێت خۆشە بێت، نە ئەمانە نەکە بە هیچ شێوازێک. بەڵام وەکو وتم برای شیرینم بۆ ئەوەی ئەو برینە ساڕێژ بێت، چکە خوای پەروەردگار یەکێ لە نیعمەتەکان کە داوێتی بە ئێمە نیعمەتی بیرچوونەوەیە. عنی تۆ ناکرێت هەتا ئەو ڕۆژەی ئەمریت دایکت لە بیر نەچێت. یعنی بە کۆمەڵی خۆشی هەیە ئینسان پێویستە متعە ببینێ لە ژیان، بەڵام تۆ ئەگە بە بەردەوامی بەو شێوازە بیرکەیتەوە وێنەیەکت دانا و ڕسمی پێڵێن قاچی دایکت، نەخشی قاچی دایکت داناوە و هەردەم سەیریکەی ئەو کاتە تۆ خۆشیت بۆ نایە، سەبوریت بۆ نایە. مامۆستاگیان ئەلحەمدولله، سپاس بۆ پەروەردگار. زۆر دڵخۆشم لەبەر ئەوە دایکم داوای گردن ئازایی لە منەکرێت، کوڕم تۆ گردنی من ئازاکە. یعنی ئەمە دڵخۆشێکی زۆرە بۆ من، دایکم داوای گردن ئازایی لە من بکات. سپاس بۆ پەروەردگار، حەمدی ئەەکەم. حەمد سپاس بۆ رب العالمین. الحەمدولله کە لەم سەردەمەیە ئینسانی وەکو تۆ هەیە، ئەولادی ساڵحی وەکو جەنابت هەیە. الحەمدولله ئینشاءڵڵا خەڵکێکی زۆر چاو لە تۆ کات، خەڵکێکی زۆر کە عەزیەتی دایکی دا و لەگەڵ دایکی قسە ناکە، بە وشانی تۆ ئینشاءڵڵا ئاشتەوایی لەگەڵ دایکێکە، ئەڕوا چاکەکاری لەگەڵ دایکێکە. بەداخەوە خەڵکێکە ئێستا دایکی بەتەنیا لە خانوویەکە ئاژی، خۆی چۆتە سەر و دایکی لە خوارەوەی بەتەنیا، شەو تا بەیانی ڕەنگە لە ترتا نەخەوێ لەبەر ئازاری نەخۆشی نەخەوێ. هەیە شارێک لە شارێک دایناوە خۆی لە شارێکی تر ئەژێ، خەڵکێکەیە دایک و باوکی لێرە خەڵک خزمەتیانەکە خۆی لە دەرەوەی وڵاتەکە. بەڵام الحەمدولله نمونەی جەنابەت زۆر بێ یا ڕەبی. ئینشاءڵڵا ئەوەی تۆ ئەبێ بە خەیر و بەرەکەت لەناو ئەم کوردستانەیە بڵاو ئەبێتەوە، لە دەرەوەی کوردستانش خەڵکێک بە خۆیان دێتەوە. جەزاک الله خەیرن برام، خوای گەورە پاداشە باتەوە و یەقینت هەبێت تۆ مادام بەو ڕوحیەتەوە مامەڵەت لەگەڵ دایک تا کردووە و چاکەکار بیتە بەرامبەری، لە دوای مردنیشی خوای پەروەردگار بێبەشت ناکات، لە فەزڵ و میهرەبانی خۆی بێبەشت ناکات. بەڵام برای شیرینم پێویست ناکە ئەوەندە گیرۆدەی شوێن پێی دایکت بیت، ئەوەنە گیرۆدەی ڕاستمیلیۆنەکانی بیت. هەوڵدا دوعای خێری بۆ بکە، سەردانی قەبرەکەی بکە، چاکەکاری لەگەڵا بکە، دایکت دۆستایەتی لەگەڵ هەر ئافرەتێکا کردبوو، هەوڵدا چاکەکار بە بەرامبەری، هەوڵدە بڕۆ دیاری بۆ بەرە، هەوڵدە سەردانیان بکە، هەوڵدە لە بیریان مەکە. ئەوانە باشترین چاکەیەکە بەڕاستی تۆ بیکەی بۆ دایکت، بۆ دایک و باوکت.